كاتی ئەو هاوکاریەیە کە شانەی قەیرانەکانی کەرکووک دیاری کردووە هاوڵاتیان کار و کاسبی تیادا بکەن و پێداویستیەکانی ڕۆژانەیان دابین بکەن بەشێک لە بازاڕ و مارکێت و سەمونخانە و نانەواخانە و سەوزە و میوە فرۆشەکان دەتوانن تا نزیکەی کاتژمێریەکی نیوەڕۆ کار و کاسبی ڕۆژانەیان بکەن وەک دەبینن لێرە وەکو ئەوە وایە قەدەغەی هاتووچۆ نەبێت چونکە هاوڵاتیان ماوەیەکی کەمیان لە بەردەستە تا بتوانن شتومەک و پێداویستیەکانیان بکڕن. بەشێک لە کاسبکاران ئەم ڕێگە پێدانەی حکومەت لە کاتی قەدەغەی هاتووچۆ بە گرنگ دەزانن بەشێکیشیان بە پێچەوانەوە پیان وایە دەبوو حکومەت لە کاتی قەدەغەی هاتووچۆدا زیاتر هاوکاری هاوڵاتیانی بکردایە. لەخوا بەزیابێ کاتێکی باشە چوە تا ڕادەیەک لەبەرەوەی بەبوونێم نەخۆشیەوەش لەبەر خاتر ئێمەیانە کاکە خۆم نەخۆشیە بۆی تەشەنە نەکێشێنە ناو شارەکەمانە لەبەرەوەی ئەم نەخۆشیە مەترسیدارە زۆر مەترسیدارە ئەم کاتیان داوەتە ئێمە بۆ فەقیر و هەژار شتێکی زۆر باشە ئێمە بۆ خۆمان بە ژێوی ژیان نەبێنە ڕێوە لەخوا بەزیاد بێ حکومەت ئەگەر ڕاست بکات ئەگەر ڕاست بکات با ئەمە ناتەجەول بکات کەس دەرناچین بەڵام ئەمە بکە نەوت و داهاتە ئێ با ماڵی بریا کاکەمە ئەم دوو مانگە دەرمەچۆ ماڵی 500 زایداتێ 200 زایداتیە پیا وایە کە ڕۆژانە ئەو خیارە نەفرۆشیە کەسابەت دەکات دیناری نییە ماڵ ناڵەکەی بیخوا وایە نا بەڵام حکومەتەکە درۆ کات حکومەتەکە کە ڕاست بکات خەڵکەکە وا ئاگرێت خەڵک لە ماڵ خۆی دەرناچێت پارەیە دەمێ بە دوو ترێ لەوە ئاسوورەمە لە کۆرانەکان ئەوەی فەقیرە ئەوەی دەڕۆنیە چ شتێ دەمێ والله مامۆستاجان ئێمە کرێکەمان تقریبا ملیۆنێکە زەمان و زەری بە وشێ تقریبا گاتە ملیۆنێک و 250 ئێمە بە 4 ساعات یعنی چەنێ ئیشەکەین ئیسا تقریبا هەتا ساعات 11 ئێمە لەوانەیە بە 125,000 بفرۆشین 5-6 عملەمان هەیە ئەو 5-6 عملەیە تقریبا 75,000 ئێوێت تر وەختەکەمان زۆر کەمە لە ساعات 11 سەمون نەمێنێتەوە جاروایە بای 6-7,000 ئێمە سەمون زەرەرەکەین. شانەی قەیرانەکانی کەرکووک بڕیاری نوێ دەردەکات پێدەچێت چەند بڕیارێکی دیکە بۆ هاوکاریکردنی دانیشتوانی کەرکووک دەربکات چونکە ماوەی قەدەغەی هاتووچۆ بۆ 18 نیسان درێژ کراوەتەوە. بۆبنەوەی ئەمڕۆدا بۆی هەیە کۆمەڵی بڕیاری تازە بچێت ئەو بڕیارە لەوانەیە بۆی هەیە لە 120 ئەو شوێنانە بۆی هەیە ئەمە بڕیاری نییە جارێ بەڵام مختەرە حەدراوە کە 120 ئەو شوێنانی کە خەڵکی پێویستی بکرێتەوە ڕۆژانە ئیتر ساتی بۆ دانرێ کات و سات نەک بڵێ قەدەغکردنی هاتووچۆ قەدەغکردنی هاتووچۆ لای ئێمە بە بڕیاری ڕسمی لە بەغداواتوە تا 18 چوار قەدەغکردنی هاتووچۆیە تا قوتابخانەکان زانکۆ ئەو شوێنە گشتەکانی کەوا ڕسمیە هیچی ناکرێتەوە تا ئەو کاتە لە بەغا وەڵام مامەدی. لە پارێزگاکانی خوارووی عێراق ڕێژەکان زیاتر دەبن شانەی باڵای قەیرانەکان چاودێری دۆخەکە دەکات پێشبینی دەکرێت لەگەڵ بەرزبوونەوەی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا قەدەغەی هاتووچۆش درێژ بکرێتەوە حکوومەتیش تاکو ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە بۆ هاوکاریکردنی ئەو خێزانە هەژارانەی کە موچەی جێگیریان نییە و ئێستا بێ ئیشوکار ماونەتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.